لە پێناو ئاشتی و پێکەوە ژیانی کەلتورە جیاوازەکان سەنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کەلتوری لە ژێر دروشمی ئاشتی و ژیاندۆستی پێنجەمین فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکان لە شاری ڕانیا ئەنجام دەدات بە بەشداری گروپەکانی خانەی نمایشی جلوبەرگی عراقی لە بەغدا، تیپی نیشتمانی بەسڕا بۆ هونەری میلی، تیپی هونەرە ملیەکانی کەرکووک، گروپی ئیستەم لە خوڕاسان، گروپی گوڵداز لە بلوچستان، تیپی هونەر و فۆلکلۆری کۆماری میسر، تیپی ئارمانجی عەفرین لە ڕۆژاوای کوردستان، تیپی ڕۆناک بۆ کەلتورە جیاوازەکانی ئێران، تیپی هونەری ملی دهۆک، تیپی هونەری ملی سلێمانی و گروپی میوزیکی ڕاپەڕین. ڕۆژانی 21 و 22 ئەیلول کات 8:15 شەو لە پارکی دەروازەی ڕانیا.